2 ساڵ دەبێت خوشکەکەم دەڵێ کوڕێکم دەوێت کە کوڕێکە چۆن دەڵام ستا پەیوەندیان هەیە پەیوەندی ناشەرعیان هەیە کە لەم کوڕەکە پێشتر لە دوکانی مەشروب و شتی هەبووە لە ئەوروپا ینی سیفەتی زۆر خراپی هەیە باوکم دەڵێ کچەکەم ئەو کوڕە بەکەڵ تۆ نایە دەڵێ بۆ ئاسن ئەو بۆ دوا ڕۆژ خراپە کێشەتان بۆ دروست دەبێت خوشکەکەم دەڵێ هەر دەمەوێت وەڵڵا تەقریبی لەو مەوەیەشدا هاتنە داوای خوشکەکەم وەڵام باوکم هەر پێی نەدام ڕازی نییە بە هیچ شێوەیەک دەڵێ ئەگەر کێش بێت پێی نادەم مامۆستایەک ئامۆژگاریەک چی بۆ خوشکەکەم ئەگەر هەزاری وەک خوشکەکەم هەیە کە ئێستا لە کوردستانەیە زۆر باشە طبعاً ئەم کچانە وەکوتم لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کە خۆشەویستی لەگەڵ کوڕێکی ئاوایە ئەکەن ئیتر مواسەفاتی خراپ باسەکەم کەسی خراپ باسەکەن بەڵێ بەڕاستی دوو ڕۆژ باجی زۆر قورسەدەن و برا و باوک و کەس و کار تووشی کێشە و مەشاکیلەکەن کچان تکایەگە کوڕێک دین و ئەخلاقی نییە وەکو مانگ وا بوو نەتانەوێت من هەمیشە وتومە طبعاً ئەو ڕۆژە تقریبا 2 هەفتە پێش ئێستا سەرێکم لە هەڵەبجەی شەهیددا برایە باخێ جوانی هەیە بێ ئێوە ناخۆشدایانەیەک 2 ماسیشمان خوارد هەناریە زۆر جوانی هێنانە ناو ئەو سەبەتەی کوردەواریەکان هەیە ئەوەی بەدار چنراوە تقریبا ئەوە 6 کیلۆ هەناری هێنا ماشەڵڵا هەناری وا هەبوو باوەڕەکەی 3 ڕۆبع دەرەچوو هەناری زۆر گەورە هەنارەکان ئەوەنە جوان بوو هەر یعنی حەستەکە ڕسمی پێوە بگریت هەنارێکم شەق کرد هەنارەکە زۆر وشک بوو ناوەی تیان چیە مامۆستاوتم بەڕێزان سەیری ئەم هەنارەکەن چەندێ جوان بوو پێشەوە وتیان باوا بوو وتم ئەوە ناخی زۆربەی مرۆڤەکانە زۆر جار تۆ سەرسامی بە دیمەنی کەسێک بە جوانی کەسێک بەڵام کە ئەچیتە ناویەوە کە دڵیت بۆ کاتەوە کە لەگەڵ یا تێکەڵ ئەبیت سەیری دڵی ئەەکەیت سیرەکی طبیعەتێکی زۆر ناشرینی هەیە زۆر بۆگەنی هەیە وەکو ئەم هەنارە لە دەرەوە هیچ کێشەیەکی نییە ماشاءالله هەر حەزەکەی بیخۆی بەڵام بە کەڵکی خواردن نایە ئەمە زۆربەی سیفەتی ئینسانەکانی ئەم سەردەمەیە کچی وا هەیە وەکو مەلیکە جەمال جوانە باشە وەکو ئەو مانگە بریقی دێت یعنی شان بەشانی ئەو مانگە جوانە ئەدرێوشێتەوە بەڵام بە کەڵکی ئەوە نایە یەک شەو زەواجی لەگەڵا بکەیت نەک 1 ساعت باوەڕتان هەبێت دقەیەک بە کەڵک نایە زەواجی لەگەڵا بکەیت بێتە ژیانتەوە چونکە کەسێکی ناخپیسە خائینە بە هەموو مواسەفاتی کەسێکی ناشرینە گەنجی وا هەیە باڵا بەرز جوان مواسەفات یعنی هەموو جوانێکی تیا بەدیەکرێت بە کەڵکی ئەوە نایە یەک شەوێک لە ماڵێکا لەگەڵ یا بمێنیتەوە بە کەڵکی ئەوە نایە بەبێ بە باوکی مناڵەکانت بۆیە قەت بە جوانی سەرسام مەبن جوانی کاتیە طبیعەتێکی جوان دینێکی جوان دیندار و ئەخلاقێکی جوان ئەوە هەمیشەیە ئەمێنێتەوە و خەڵک دایمەن لەلای ئەو کەسانە ئیسراحەتەکە کە دیندارن کە خواناسن من هەمیشە وتومە خۆزگە هەرچی مولحید و بێدین هەیە لە شوێنێکەوە ماڵی دیندارەکانیان لێ دیارە بوو طبیعەت و ئەخلاقی کەسە دیندارەکانیان لێ دیارە بوو چەند بەخۆشی لە ماڵەوە ئەگوزەرێن چەند خۆشەویستی لەگەڵ خێزانەکانیان ناکەن لەگە مناڵەکانیانە ژیانە بنەسەر خۆزگە بەس ئێمە ناتوانین خێزان و ماڵ و مناڵی خۆمان عرضکەین خەڵک خۆشیەکانی ئێمە بە چاوی خۆیان ببینێت بەس خۆزگە هەواڵیان ئەبیست کە دیندارەکان چەند خۆشحاڵن لە ماڵەوە چەند خۆشبەختن چەندە یعنی خۆشەویستی باڵی کێشاوە بەسەر ماڵەکانیانە بەداخەوە من لە خزمەتان قوربانگیانە شتێکم ڕوونەوە کرد برای جوانم دەست خۆش بە مامۆستایەکیان خوای گەورە